فەیرۆز بەهۆی سناپێکەوە کوژرا. لا نهۆمی شەشەمەوە کەوتە خوارەوە نەمرد، بەڵام باوکو و براکەی کوشتی. نهێنی و چیرۆکی کوژرانی کچە گەنجەکەی هەولێر لە تیوارەوە بزانە. چی ڕوویدا و بۆچی کێشەکە گەیشت بە کوشتن؟ سەر لە بەیانی ئەمڕۆ بەشێکی هاوڵاتیانی گەڕەکی دارەتووی هەولێر بە دەنگی فیشەک بە ئاگا هاتنەوە کە بەهۆیەوە فەیرۆز ئازاد کچە گەنجەکە کوژرا. ڕاستی و نهێنی ڕووداوەکەش بەم جۆرەیە. 6 مانگ بەر لە ئێستا و ڕۆژی حەڤەی 11 ساڵی ڕابردوو فەیرۆز ئازاد کچە گەنجەکەی هەولێر لە نیوە شەوێکدا لا یەکێک لە شوقەکانی گەڕەکی ئیسکانی هەولێر کەوتە خوارەوە. ئەو کات پۆلیس ئاشکرای کردبوو کچە گەنجەکە لە نهۆمی شەشەمەوە کەوتۆتە خوارەوە و دواترێژ 2 کەسی دیاری تۆڕە کۆمەڵایەتیەکان لە هەولێر دەستگیر کران و تۆمەتی ئەوەیان خرایە پاڵ کە کچەکەیان لە شوقەکەوە خستۆتە خوارەوە. دواتر کچەکە بە برینداری ڕەوانەی نەخۆشخانە کرا و بۆ ماوەی 10 ڕۆژ لە نەخۆشخانە مایەوە. ئەو کات کچەکە باسی لەوە کردبوو کە ئەو دوو گەنجە کە کەسی دیاری ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانن لە هەولێر فریویانداوە و بردویانەتە شوقەکە و دەستدرێژی سێکسیشیان کردۆتە سەر. دوای چەند ڕۆژێک دەستگا ئەمنیەکانی هەولێر دوو کەسەکەیان دەستگیر کرد. با پێی زانیاریەکانی تیوار لەو ماوەیەدا کە سوکاری دوو گەنجە دەستگیرکراوەکە سوڵحی عەشایریان لەگەڵ دایکی کچەکە کردووە کە دایکی فەیرۆز چەند ساڵێکە لە باوکی جیابۆتەوە. هەر بۆیە باوکی فەیرۆز ناڕازی بوو و توێتی ڕێگا نادات ئەو دوو گەنجە ئازاد بکرێ و هەڕەشەی کوشتنی لێ کردو. با پێی قسەی سەرچاوەیەکی پۆلیس بۆ تیوار باوکی فەیرۆز وتوێتی کە بەرامبەر پارا سوڵحی عەشایری کراوە لەلایەن دایکی فەیرۆز و زڕباوکەکەیەوە، بۆیە ڕەتی دەکاتەوە. هەر بە پێی زانیاریەکان لە 2 ڕۆژی ڕابردوودا 2 تۆمەتبارەکە ئازاد کراون و لە ڕێگای سناپێکەوە لە تۆڕی کۆمەڵایەتی سناپچات باوکی فەیرۆز بە ئازادکردنیان دەزانێت. هەر بۆیە بەرەبەیانی ئەمڕۆ لەگەڵ کەسوکاری بە 2 ئۆتۆمبیل دەچنە سەر ماڵی کچەکەی و 7 گولات دەنێن بە فەیرۆزەوە و دەیکوژن. دواتر تەرمەکەی ڕەوانەی پزیشکی دادوەری کرا. پۆلیس و دەستگا ئەمنیەکانیش بڵاویان کردەوە یەکێک لە تۆمەتبارەکانی کوشتنی کچە گەنجەکە دەستگیر کراوە و لە هەوڵدان سەرجەم تۆمەتباران دەستگیر بکرێن.